سڵاوتان لێبێ خۆشەویستان. ڕەنگە پێدوابێت ژیانی ڤلادیمیر پوتین پڕ لە شتی وڕوژێنەر وەک سواربوونی تانک و ئەسب لە هەموو ڕۆژێکدا، بەڵام ئەوە بە تەواوەتی ڕاست نییە. هەرچەندە سەرۆکی رووسیا هەمیشە مشتومڕ بە بڕیارە سیاسیەکانەوە دەکا و بە توندی پلاندا دەڕێژێت، بەڵام ژیانی تایبەتی ئەو زۆر سادەیە. بۆیە لەم ڤیدیۆیەدا دەزانن کە ڤلادیمیر پوتین ڕۆژەکانی چۆن بەسەر دەبات. بەڵام پێش ئەوەی بە تەواوەتی دەست پێ بکەین، ئەگەر بابەتەکەتان بەدڵ بوو لایکی ڤیدیۆکە لە بیر مەکەن و هەروەها سەبسکرایبی کەناڵەکەش لە بیر مەکەن بۆ ئەوەی هەمیشە ناوازەترین بابەتەکانتان پێ بگات. ئێستاش با دەست پێ بکەین. سەرڕای ئەو پێگە هەستیاری کە ڤلادیمیر پوتین داگیری کردووە بە بەیانیان زوو لە خەو هەڵناسێ، لەبەر ئەوەی بەیانیان زوو بە خەبەر نییە. بۆیە لە کاتی ژەمی نیۆڕۆدا نانی بەیانی دەخوات. نانی بەیانی بریتیە لە شۆربا و هێلکەی کوڵاو و شەربەتی میوە لەگەڵ پەنیری کوتەک کە هەمیشە لەسەر مێزی سەرەکی نانی بەیانیە. هەروها ئەو ژەمە خواردنانی کە پوتین دەیخوات هەمیشە تازن، وێ هەموو پێگاتەکان لە کێڵگە ناوخۆیەکانەوە دەهێنرێن. هەروها زۆربیان لەو کێڵگانن کە پاتریاک کیرلی سەرۆکی کەنیسەی ئۆرتۆدۆکسی رووسیا سەرپەرشتیان دەکات. شایانی باسە گرنگیدان بە خواردنی سەرۆک یەکێکە لە گرنگترین و قورسترین ئەو ئەرکانی کە خزمەتکارەکان ئەنجامی دەدەن، بەتایبەت ئەو کاتانی کە ڤلادیمیر پوتین گەشتێکی زۆر دەکات. دەبێت چێژلێنەرەکان هەمیشە لەگەڵیدا گەشت بکەن بۆ ئەوەی دڵنیابن لە ئامادەکردنی خواردنە دڵخوازەکەی، هەروها دڵنیابن لەوەی کە ژەهراوی نەبووە. ئەمەش بەو مانایە نییە کە سەرۆکی رووسیا ئەو خواردنە ناخوا کە لە وڵاتانی تر پێشکەشی دەکرێت، بەڵکو دەبێت دڵنیابن لەوەی خواردنەکە گونجاوە بۆ سەرۆک. ڕاستیەکی تری سەرنج ڕاکێش ئەوەیە کە سەرۆکی رووسیا شیر ناخواتەوە، ڕەنگە لەبەر ئەوە بێ حەزی لێی نییە، یان لەبەر هەر هۆکارێکی دیکەی نادیار نایخواتەوە. وەیە کاتێک نانی بەیانی تەواو بوو، ڤلادیمیر پوتین چێژ لە کوپێ قاوە وەردەگرێت، دواتر کاتی وەرزشکردنە. ڕاهێنانە وەرزشەکانی سواربوونی ورز ناگرێتەوە. ڕاهێنانەکان بە مەلەکردن دەست پێ دەکات، بۆ پێی سەرۆکی رووسیا نزیکەی 2 کاتژمێر لەسەر یەک لەناو حەوزدا بەسەر دەبات و مەلەوانیش تەنها بەشێکە لە ڕاهێنانەکانی. پوتین ئامانزی ئەوەیە هێزی جستەی خۆی بپارێزێت، بۆیە ڕاهێنان دەکات لەسەر هەڵگرتنی قورسایی و هەندێک هونەری جەنگیش بە هەمان شێوە. هەروەها چالاکی وەرزشەکانی دیکەی وەک هۆکی سەهۆڵ و ڕاوکردنی ئاژەڵی کێوی و ماسی گرتن ئەنجام دەدا. جگەلەوەش هەندێک جاروێنی سەرگەرمیە ناوازەکانی بڵاو دەکاتەوە، وەک سواربوونی ورز یان ئەسب، بۆ ئەوەی گەلەکەی بزانێت کە سەرۆکەکەیان بەهێزە و گرنگ نییە هەندێک کەس بیر لەسی دەکەنەوە. ئەو سەرۆکی رووسیایە و ناتوانرێت ئەم ڕاستیە ڕەت بکرێتەوە. لە ڕاستیدا لە ڕووی جەستەییەوە باشترە لە زۆربەی سەرکردەکانی تری جیهان. زۆربەی کات پوتین بە جلوبەرگی فەرمی خۆی دەردەکەوێت. ئەلڕاشاد بیۆن ئاماژەی بەوە کردووە کە ئەو جلوبەرگانە بە باشتر دەزانێت کە لەلایەن هەردوو کۆمپانیەکی تۆن و بریۆنی بەرهەمهێنراون. هەروەها خۆی لە پۆشینی جلوبەرگی کراوە و زەق بە دوور دەگرێت بۆ ئەوەی سیمای شکۆمەندی خۆی بپارێزێت، هەروەها بۆ ئەوەی پوتین تەندروست بمێنێتەوە. زۆر پشت بە چارەسەری فیزیۆتێراپی تەقلیدی دەبەستێت، وەکو مەساج و خواردنەوە و چا لەگەڵ هەنگوین و دانیشتن لە ناو ساونا. پوتین سروشتی خۆی خۆش دەوێت، وەیە کاتێکی زۆر لە ماڵە نایەبەکەی بەسەر دەبات کە دەکەوێتە ناوەڕاستی دارستانەکان. شایانی باسە دوای نیوەڕۆ پوتین چاوەڕێی کەس ناکات، بەڵکو هەموو دەوروبەری چاوەڕێی دەکەن بۆ ئەوەی هەرکە گەیشتە ئۆفیسەکەی لە کرێملن دەست بە کارەکانی بکە کە بریتین لە پێداسوونەوە و تێبینی و هەروەها نووسینی تێبینی نوێ، جگە لە پێداسوونەوە بە پێشاتە جۆرا و جۆرەکانی هەواڵگیری ناوخۆیی و کاروباری دەرەوە و میدیای نێودەوڵەتی و ناوخۆی و زانیارێ بەردەستەکانی دیکە. پوتین لە هەموو وردەکارە نوێیەکان ئاگادار دەکرێتەوە، بۆ پێی پیاوێکە حەزی لە سوپرایز نییە و زیاگەی سەرسوڕمانە کە پوتین لە هەموو ئەو وردەکاریانە ئاگادار دەکرێتەوە و خۆی ئەو هەواڵانە دیاری دەکات کە دەبێت لە کرێملنەوە بگاتە میدیاکان. هەروها حەز دەکات هەموو ئەو بابەتانە بخوێنێتەوە کە باسی دەکەن، جاچە لە چاپەمەنی ناوخۆی یان نێودەوڵەتیدا نووسرابن. جگەلەوەش پوتین حەزی لەو بابەتانەیە کە ئەندرێ کۆڵێزنیکۆڤ دەینووسێت. هەروها پوتین حەز دەکات ڕۆژنامەکانی ئەڵمانیاش بخوێنێتەوە بە لە بەرچاوگرتنی کارەکانی پێشووی لە KGB. پوتین بە زمانی ئەڵمانی بە شێوەیەکی ڕەوان قسە دەکات، ئەمە ژوای لێ دەکات بتوانێت بەبێ یارمەتیدانی وەرگێڕ لە بابەتەکان تێبگا. هەروەها پوتین بە فێربوونی زمانی ئینگلیزی میدیاکانی ڕۆژئاوای سەرسام کردووە. میدیاکانی ڕۆژئاوا زۆر جار ڕەخنیان لە سەرکردەکانی ڕۆژئاوا گرتووە کە شارەزانین لە زمانێکی تر جگە لە زمانەکەی خۆیان، بەڵام بە پێچەوانەوە پوتین بە ئینگلیزیەکی زۆر ڕەوان قسە دەکات. بەپێی قسەی ئەوانەی چاوێن بە پوتین دەکەوێت ئەو هاندەری تەکنەلۆژیای مۆدێرن نییە،
و حەزی لە بەکارهێنانی ئامرازە تەقلیدیەکانی وەک کاغەز و قەڵەمە. هەروە لە ئۆفیسەکەیدا مۆبایلێکی کۆنی سەردەمی سۆڤیەت بەکاردەهێنێ. بەڵام ڕاوێژکارەکانی هەندێک جار ڤیدیۆی پیشان دەدەن کە تێیدا گاڵتە بە رووسیا یان بە خودی پوتین دەکرێت بە شێوەی تاکە کەسی. کارنامەی پوتین زۆر سڕە، بەو پێی زۆربەی چالاکیەکانی چەند مانگێک پێشوەختە پلانی بۆ دانراوە، بۆیە زۆر ئەستەمە هیچ گۆڕانکاریەک لە بەرنامەی کارەکانیدا بکرێت و لە هەندێک حاڵەتی دەگمەندا شتەکان ساڵانێک پێشوەختە پلانیان بۆ دادەنرێت، نەک تەنها چەند مانگێک پێشوەختە. خشتەی کارەکەی بە زۆری بەسەر ماوەی 15 خولەکدا دابەش دەکرێت کە ماوەی پەیوەندیکردن و کۆبوونە و بابەتە کارگێڕەکانی دیکەش دەگرێتەوە. شایانی باسە سەرۆکی رووسیا حەزی لە کۆبوونەوە نییە، بۆی هەوڵ دەدا یاریدەدەرەکانی ڕابسپێرێت بۆ بەشداریکردن لە کۆبوونەوەکان بە ناوی ئەوەوە لە ئەگەری ئەوەی ئامادەبوونی پێویست نەبێت. ئێستا دەبێت بپرسین پوتین چۆن بەبێ دواکەوتن لە کاتی قەرەباڵغی لە ڕێگە و بانەکاندا دەڕوات؟ وەڵامەکە زۆر سادەیە. سەرۆک پوتین ڕێگایەکی تایبەتی هەیە کە ماڵەکەی خۆی بە کرێملینەوە دەبەستێتەوە و جگە لە سەرۆک و کاروانەکەی هیچ کەسێک ناتوانێت ئەو ڕێگایە بەکار بهێنێت. بەم شێوەیەش تەنها لە 25 خولەکدا دەتوانێت بگاتە کرێملن. سەبارەت بەوەی ئەگەر بیەوێ بچێتە فڕۆکەخانە، چۆڵکردنی ڕێگای فڕۆکەخانە زۆر ئاسانە، بەڵام ئەمە ڕێگایەکە پوتین هەمیشە هەوڵ دەدا خۆی لێ بە دوور بگرێت بۆیە کەمتر گەشتی فڕۆکە ئەنجام دەدا. ئەوە ڕاستە کە پوتین بەیانیان زوو لە خەو هەڵناسێت، بەڵام لە هەمان کاتدا تا درنگانێکی شەو بەخەبەرە بۆ ئەوەی کارەکانی ئەنجام بدا. لەو ماوەیەشدا چێژ لە ژەمێک وەردەگرێت کە چێژ لێنەرە تایبەتەکەی بۆی ئامادە دەکات. هەروەها پوتین زۆر حەزی لە خواردنی ئایسکرێمە بە تامی فستق، بۆیە هەمیشەش پێشکەشی ئەو سەرۆکانەی دەکات کە سەردانی رووسیا دەکەن. دوای گەڕانەوەی پوتین لە نیوەی شەودا بۆ ماڵەوە، ئارەزووی لەوەیە کە کاری زیاتریش لە ماڵەوە ئەنجام بدات. ئەگەر پێت وایە کارەکانی پوتین زۆر قورسن ئەوە ڕاست نییە، چونکە ئەو پاسەوان و خزمەتکارانی دەوروبەری زۆرترین هەوڵ دەدەن بۆ ئەوەی سەرۆک ئاسوودا بمێنێتەوە و ئەرکی سەرشانی ئاسان بێت. شایانی باسە ئەوە شتێکی زۆر ڕوونە کە سەرۆکی رووسیا حەزی لە خواردنەوە کحولیەکانیش نییە و تەنیا لە بۆنە دیبلۆماسیە تایبەتەکاندا بڕێکی کەم دەخواتەوە. بێگومان هەمومان دەزانین کە ئەمەش پراکتیزیەکی باو و ئاساییە لای سەرۆکەکانی پێشووی رووسیاش. سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین ناسراوە بەوەی کە خۆشەویستی لە ڕادە بەدەری بۆ سەگ هەیە و 3 سەگی جۆرا و جۆری هەیە. لە بۆنەیەکدا سەگێک بە ناوی یومی لە جۆری ئاکیتا ئین و هێرشی کردە سەر کۆبوونەوەیەکی نێوان سەرۆکی رووسیا و هەندێک لە بەرپرسانی ژاپۆن و لەو کاتەدا پوتین گرنگێکی زۆری بە هەر یەکەیەکیان دەدا. سەبارەت بە ژیانی هاوسەرگیریەکەشی، پوتین ئەمڕۆ سینگڵە لە دوای جێبوونەوەی لە هاوسەرەکەی لە ساڵی 2013 کە دوای 30 ساڵ لە هاوسەرگیریان جیابوونەوە، بۆیە سەرۆکی رووسیا بە تەواوەتی تایبەتە بە ئاگاداربوون لە کاروباری وڵاتەکەی. بەم شێوەیەش گەیشتنە کۆتایی ڤیدۆکەی ئەمڕۆمان. ئێوەش ڕاتان چیە لەسەر پوتین؟ دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمانی بنووسن و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکە بوون. ئەگەر ڤیدۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیەمان بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەر ڕخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە بتوانن لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمانی بنووسن و دووبارە و سێبارە سوپاسم دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکە. تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەربن و بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.